هەر سەبارەت بە هاوکاری وڵاتان بۆ ئۆکرانیا لە بەرەنگاربوونەوەی جەنگی نێوان ئۆکرانیا و رووسیا گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا حیجاب شرۆڤەکاری سیاسی و شارەزای سیاسەتی نێودەوڵەتی دەکەین بەڕێزان لە ئۆسلۆی نەرویجەوە لەگەڵمانە. بەڕێز حیجاب سڵاوت لێبێت، دوایین هەوڵ هەر سێ وڵاتی هۆڵەندا و دانمارک و نەرویج ئێستا خەریکن کە فڕۆکەی F-16 بە ئۆکرانیا دەدەن. بە پێدانی ئەم فڕۆکەی F-16 کە فڕۆکەیەکی شەڕکەرە هاوچێشەی ناکۆچیەکانی نێوان ئۆکرانیا و رووسیا چی بەسەر دێت؟ سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێزیش. بەل هەموو شتێک دەبێ ئەوەمە لەبەرچاو بێت کە فڕۆکەی F-16 فڕۆکەیەکی یارێ زۆر پێشکەوت و شەڕکەرە، بەڵام دوایین تەکنۆلۆژی شەڕی ئاسمانی نییە، چونکە نۆروێژ فڕۆکەی F-16 لە سیستمی بەرگری خۆی وردەورە خەریکە خانەنشینی دەکات دەردەکات، چۆن فڕۆکەی F-35 کڕیوە لەبەرەوە ئەو فڕۆکانەی کە بوون بەشی زۆری فرۆشتۆنی بەشەکەی دیکەی کەماون ئێستا بڕیار درەوە کە بدرێن بە ئۆکراین. من پێم وایە زیاتر ئەوە هەنگاوەکە بۆ ئامادەکردنی ئۆکراین بۆ ئەندامەتی ناتۆ لە داهاتوودا، چونکە لەگەڵ ئەوەی کە ئێستا بڕیار درەوە کە ئەو فڕۆکانە بگەنە دەستی ئۆکراین، بەڵام لە ئێستاوە تا وەختەی کە فڕۆکەکان لە ئاسمانی ئۆکراین بتوانن ئاماجەکانی رووسی بکەنە ئامانج زۆری پێدەچێت. ڕەنگە تا ئەودەم ئالوگۆر بەسەر شەڕ هات بێ، ڕەنگە تا ئەودەم ئەحتیمالی دیالۆگ دەستی پێکرد بێ. یعنی ئەگەر قسەکان ڕاست بێ ئەوەی کە باس دەکرێت کە لە مانگی ئۆکتۆبردا دەست بە پەروەردە دەکرێت و 8 مانگی پێدەچێت تا ئەوان بتوان یەکم هەڵفڕینی خۆیان بکەن بە شێوەیەک سەربەخۆ، باوەتەیە کە لەوانی کەم دەمانگ تا ساڵێکی پێدەچێت تا ئەوەی کە سیستمی بەرگری ئاسمانی ئۆکراین بەو فڕۆکانە تەیار بێت. باشە ئێستا ئەوانە من پێم وایە زیاتر پلانێکی درێژخایەنە بۆ ئەوەی کە ئامادەکاری زەمینە بکرێت کە ئۆکراین ببێ بە ئەندامی ناتۆ لە داهاتوودا. باشە، ینی لەنێو قسەکانتدا ئەوە سەرنجی ڕاکێشان گوتت ئەمە هەنگاوێکە بۆ ئامادەکردنی ئۆکرانیا بۆ ئەندامبوونی لە ناتۆ. ئەم قسەیە لێر و لەوێش زۆر دەکرێت، بە تایبەتی چاودێران تەرکیز لەسەرەمە دەکەنەوە. ئێستا بە پێ و هاوکاریانی کە وڵاتان بێت بۆ ئۆکرانیای دەکەن هیچی کەمتر نیە لەوەی کە هاوکاری وڵاتێکی ناتۆ بکرێت ئەندامیان لە ناتۆ بێت. ینی پێت وایە ئەم هاوکاریانەی کە ئێستا بۆ ئۆکرانیا دەکرێت ئەمە باری داهاتووی سوکتر دەکات بۆ ئەندامبوونی لە ناتۆ؟ هەوڵێک هەیە بۆ ئەوەی وابێت؟ ئەگەر لەگەڵ رووسیا بە لێک تێگەیشتنێک نەگەن زۆر زەحمەت دەبێت، چونکە وەک بۆ خۆتان باستان پێکرا شتێکی زۆر درستە، لێکدانەوەی زۆر درستە کە وڵاتانی ڕۆژەوە بەگشتی و ئەندامانی ناتۆ پێکەوە بە تێکرایی ئەو یارمەتیەی کە یارمەتی سەربازەی کە بە ئۆکراینی دەکەن لە مێژووی ناتۆدا ئەوەندە یارمەتی شوێنێکی دیکار نەکردوە، تەنانەت ئەندامانی خۆشیان کەوە بوو هەموو دەرفەت و ئیمکاناتی خۆیان لە اختیار، یعنی هەموو مەبەستم ئەوەی کە دەکرێت، نەک ئەوەی کە تەکنۆلۆژی پێشکەوتووە کە هەلت دەسەڵاتی ئەوان بۆ خۆیاندایە. داناوەکی تر هەموو ئەو ئیمکاناتەی کە لە دەستیان دەهات بیدەن بە وڵاتێکی کە داوێنە بە ئۆکراین بەبێ ئەوەی کە توانی بێیان رووسیا بشکێنن، هەرچەند رووسیا ڕەنگە سیستمی بەرگری ئێستا کەمەی لاوەستر بوو بێ، بەڵام ئێستاش بەهێزە، ئێستاش رووسیا هەموو کارتەکانی خۆی بەکار نەهێنەوە، کەوە بوو ناتۆ هەموو هەوڵی خۆی دە بۆ ئەوەی کە وا بنوێنێ بە تەواوی لە ئۆکراین ڕاوەستەوە دەیەوێت ئۆکراین بەسەر رووسیادا سەر بکەوێت. لە هەمان کاتیشدا بەبێ ئەوەی کە شارەزایی کە ئۆتۆمان هەبێە، بەبێ ئەوەی کە بزانین کە باڵانسی هێز چۆنە، لەگەڵ ئەوەش زۆر زەحمەتە کە بڕوا بکەین ئەو یارمەتیانە بتوانن ئۆکراین بێن ڕەوشێکەوە کە بەسەر رووسیادا بە شێوەی سەربازی بەسەر رووسیادا سەر بکەوێت. بەسەر داوەڵای ئەوە هەر پرسیاری زۆربەی خەڵکە، پرسیاری زۆربەی دانیشتوانی گۆی زەویان ئەگەر وا بڵێم بامژ پرسیارە لە تۆ بکەم، فعلەن دەتوانێت بەسەر رووسیادا سەرکەوێت ئۆکرانیا؟ من پێم وایە ئەوانە دەیانەوێت کە ئۆکراین ئەوەندە بەهێز بێت کە بتوانێت بە شێوەی باڵانس ڕابگرێن، بە شێوەی ببێتە مەترسی بۆ رووسیا کە رووسیا بەو قبولی بکات کە هەندێک بە مەرجەکانی ئۆکراین ڕازی بە هەندێکی مەرجی خۆی بەسەر ئۆکراینیا بسەپێنێ، نەوەی کە هەموو ئەو شتانەی کە لە بەرنامەی خۆیدا بوون بەدەستبێنێ نەش بۆ بێت کە بگەڕێتەوە ڕەوشی بەر لە ساڵی 2014، یعنی بگەڕێتەوە ڕەوشێک کە ساڵی 2014 بەشێک لە ساڵی 2014 و ئامانچانەیە کە بەشێکە لە ساڵی 2014 بۆ رووسیا بەدی هاتن. من پێم وایە هەدەفی ئۆکراین ناتۆ زیاتر ئەوەیە کە ئۆکراین بگەێنێتە ئاستێک کە باڵانسێک ڕا بکرێت، نەکەوەی کە لە بواری سەربازیوە بەسەر رووسیا. زۆر باشە، چۆن دەتوانێت ئۆکراین لەگەڵ رووسیا ئەم باڵانسە ڕابگرێت، یاخود هەر بە زۆرێکی دیکە قسەیەکی خۆت بەکاربێنمەوە گوتت پێویستە ئەگەر بێتە ئەندام لە ناتۆ لێک تێگەیشتن لەگەڵ رووسیا ئەنجام بدەن، یاخود لێک تێگەیشتنیان هەبێت. ئەم لێک تێگەیشتنی ئۆکرانیا لەگەڵ
رووسیا پێت وایە دەبێت چی بێت چۆن بێت؟ مەسەلا ئەوەیە کە ئێستا لە کاتێکدا کە وڵاتی لەگەڵ وڵاتی دیکە لە شاردا ئەگەر بێ ئەو وڵات ئێستا بە شێوەیە دیاریکرا ئوکراین ئەگەر بێ لە حالەتی شاردا ئوکراین بە ئەندامەتی ناتۆ وەربگیرێ بە وەتەیە کە ناتۆ بە شێوەیەکی ئاکتیو دەیەوێت بڵێن تووشی شا بێنە رووسیا ئەوە لە بەرژەوەندی ناتۆدا نیە لە بەرژەوەندی ئاشتی جیهانیدا نیە لە بەرژەوەندی بڵێن ئاسایش ئەولەکاری ئوروپادا نیە کەوە بوو ئەوە زۆر زۆر زەحمەتە کە بێن و بە شێوەیەکی بڵێن ڕاستەوخۆ وەری بگرن بەڵام دەکرێت وەزیەتەکە بە شێوەیەک بێ کە ئەگە هات و بەڵانسێک دروست بێ بە رووسیا بڵێن ئەرێ دەبێت ئەندامی ناتۆ بەبێ ئەوەی کە هەڕەشەیەک لەسەر تۆ بێ لە هەمان کاتیشدا هەندێک ئەمتیاز بە تۆ دەدەین کە لەوە بەدووە ئوکراین یعنی کێشەی تو ئوکراین بە شێوەیەک بێ کە بە شێوەی بەڵانسی هێز بە شێوەی بڵێن پارچەنگی هێز ڕابگیرێت تا ئەوەی کە یەکێکە بەسەرەویت کە لەسەر بکەوێت. بەڵێ بەڕێز عەبدوڵڵا حیجاب شرۆڤەکاری سیاسی و شارەزای سیاسەتی نێودەوڵەتی لە ئۆسلۆی نەرویجەوە لەگەڵمان بووی. ماندوومان کردیت، ماندوو نەبی.